سڵاو قوتابیان، من مامۆستا سەرباز میراودەلی، مامۆستای فیزیا. ئینشاءالله ئەو دەرسەی ئەسیلە وزاریەکان شیکار دەکەین وەکو ئامادەکاریەک بۆ ئیمتیحانی وزاری. خوتای گەورە پشت و پەناتان بێت. لە بەشی یەکەم دەست پێ دەکەین، بزانین بەشی یەکەم چەند پرسیاری لێ دێتەوە. باش، حادەتەن تەماشەکە بەشی یەکەم 6 بۆ 7 پرسیاری لێ دێتەوە کە دەکاتە 12 نمرە بۆ 14 نمرەی. زۆر باشە. بزانین چییە؟ پرسیاری یەکەم هەر بەشە و هەندێک پرسیارم ئامادە کردووە. ئێستا پرسیاری یەکەم جی لە هاوکێشەی FG یەکسانە GM1 M2 لەسەر ئاردوجادا پێی دەوترێت چی؟ واتە ناوی جی چییە؟ ناوی جی نەگۆڕی کێشکردنی گشتی یان نەگۆڕی گشتی کێشکردن، کەواتە نەگۆڕی کێشکردنی گشتیە. ئاگادار بە جی نەگۆڕی گشتی کێشکردنە. زۆر باشە. و لەو ئاگادار بە زۆر ساڵ پرسیار لە جی هاتۆتەوە، یان لەو هاوکێشەی هاتۆتەوە. جی جارێک هاتۆتەوە دەڵێ ناوی چییە، جارێک هاتۆتەوە دەڵێ جی دەکاتە چی. هادوو لەو دونێوانەکەی ئەوەشیان فێر بە ئاگادار بە. تەماشا جی تەماشا کەرتێکی لەگەڵە دەڕواتە ئەو دوی هەڵدەگەڕێتەوە، واتە دەبێتە FG جاران ئاردوجا لەسەر M1 و M2، واتە ئەوەش هاتۆتەوە. ئاگادار بە ئاردوجایەکە دەستەکن FGەکەی M1 و M2 لەبەرەوەی لەسەرەیە دەڕواتە ژێرەی. و ساڵێک هاتۆتەوە یەکەی جی چەندە یان ژمارەکەی چەندە؟ 6.673 جاران دەتوان سالب 11. یەکەکەی چێجی یەکەکە بە پێی ئەوەی وەردەگری، ئەوە بەچ دەپێوێت نیوتن دۆت ئار بەچ دەپێوێت مەتر، بەڵامەوە دووجایە دەبێتە مەتر دووجا. باش، بارستایی هەردووکیان بە کیلۆگرام کیلۆگرام دەبێتە کیلۆگرام دووجا. جا ئەوانە هەموویان هاتوونەوە لە چدا؟ لە جیدا. دوو لەو دنیاانەکەی ناوی چییە، یەکەکەی چییە، ژمارەکەی چەندە، ئەوانە دەبێ هەمویان بزانی زۆر بە جوانی. باش، دووەمیان گۆشەی نێوان ئاراستەی چەقە تاودان. چەقە تاودان واتە FC لەگەڵ ئاراستەی لێکەوتە خێرایی واتە VT چەندە. هەر کاتێک چەق و لێکەوت بوو، هەر کاتێک چەق و لێکەوت بوو، چەق و لێکەوت بوو گۆشە 90 قوتابیانی بەڕست گۆشە 90. باش، ئەگەر چەق و چەق بوو بۆ نمونە چەقە هێز و چەقە تاودان بە 0 بوو، لێکەوتە تاودان و لێکەوتە خێرایی بە 0 بوو، بەڵام لەبەرەوەی چەق و لێکەوتە دەبێتە 90 بلە. تێکڕای کاتی گۆڕانی گۆشە خێرایە بەڕاد لەسەر چرکە دووجا دەپێورێ. ئەوە تەبعاً ئەلفایە، ئەلفاواتە گۆشە تاودان، چونکە دەکاتە چی؟ دەلتا ئۆمێگا لەسەر دەلتاتی. ئەو بۆ خۆشیوا دەڵێ تێکڕای کاتی گۆڕانی گۆشە خێرایە، کاتێک سەر دەڵێ گۆشە تاودان. گۆشە تاودان کامە گۆشە تاودانە؟ ئەو گۆشە تاودانە. باش، ئەوە سێ پرسیارمان شیکار کرد. ئاگادار بە ئەو ئەسیل و وزاریەکانن، یانی ئاوا بە بەسیتی و ئاسانی دێنەوە ئینشاءالله لە منهەج دەرناچی و ئینشاءالله دەرەجەی زۆر باش بەدەست دەهێنن. باش، پرسیاری چوارەم ئەو هەتا سێمان شیکار کرد. پرسیاری چوارەم دەڵێت تەنها یەکێک لەم هاوکێشانەی خوارەوە ڕاست نییە بۆ دۆزینەوەی چەقە هێز. چەقە هێز بۆ خۆت دەزانی سێ هاوکێشەی ڕێسیمان هەیە، ئەیشان FC دەکاتە MAC وایە، و دەشکاتە MVT دووجا لەسەر R و دەشکاتە MR ئۆمێگا دووجا. دەڵێ کامیان هاوکێ ڕاست نییە، دەڵێ کامیان ڕاست نییە بۆ یاسای چەقە تاودان. باشە، بۆ یاسای چەقە هێز دەڵێ کام لەم هاوکێشانە ڕاست نییە بۆ یاسای چەقە هێز. تەماشا دەکەیان ئەوەیان ڕاست نییە. ئاگادار بە واتە هیچیان تەماشا بکە. ئەوانەی کە نووسیمە، ئەوانەی کە نووسیمەوەکووان ناچی ئێرە چی نەخسە ها؟ دەڵێ M دووجا R، هەر M دووجای هەر تێدانی، کەواتە ئەوەیان ڕاست نییە. بۆ خۆشی پرسیارەکە دەڵێ کامەیان ڕاست نییە. باشە، یاڵا بابینە سەر پرسیاری پێنجەم. بزانین پرسیاری پێنجەم چ دەڵێت؟ پرسیاری پێنجەم دەڵێ پارچە کانزایەک. ئاگادار بە بزانین چ دەڵێ. پارچە کانزایەک تیرەکەی ئەوە تیرەیدا، هەر کاتێک تیرەیدا ئاگادار بە بیکە بە نیوە تیرە. نیوە تیرە یەکسەر دابش دوی دەکەی، دابش دوی بکە دەکاتە 1.2
ئەو سانتیمە هەر سانتیم دەمێنیتەوە وە سانتیمیش با بکەی نەمەتر دەکاتە 0.12 مەتر ئەوە تیرەمان کردە نیوە تیرە لەسەر ڕێوێکی ئاسۆیی فرێدرا دەستی بە خلۆربوونەوە کرد بێخلیسکان سەرەتا بە گۆشە خێرایی سەرەتای واتە ئۆمێگا ئینیشەڵە پاشان هێواش بووەوە بە گۆشە تاودانێک بڕەکەی ئاگاداری ئەو تێبینەی بە هەر کاتێک گوتی هێواش بوونەوە گۆشە تاودان سالب بە ئاگادار بە گۆشە تاودان ئەوە دەبێ بڵێ سالب دوو یەکەکەشی بۆ خۆت دەزانی ڕاد لەسەر چرکە دوو جایە ئەوە دەبێ بیزانی ئاگادار بە ئەو دووریە چەندە کە لە خلۆربوونەوەکەیدا دەیبڕێت پێش ئەوەی بە تەواوەتی بوەستێت ئاگادار بە بۆ ئەوەی بە تەواوەتی بوەستێتەوە واتە ئۆمێگا فاینال چەندە سەفر ئەو بە تێبینی لە لای خۆت بینوسا دووری بڕاوی پارچە دراو دووری بڕاوی پارچە پارە دووری بڕاوی پارچە پارە ئەها پارچە پارە شێوەکەی بەو شێوەیە ئاگادار بە شێوەکەی بەو شێوەیە بۆ نمونە لەوانەیە ئەوەندە ببڕێت و لەوانەیە ئەوەندە ببڕێت لەوانەیە ئەوەندە ئەوە چی پێ دەگوترێت ئەوە پێی دەگوترێت درێژی کەوانە کەواتە پرسیارەکە داوای چی کردووە داوای درێژی کەوانەی کردووە قوتابیانی بەڕز ئەگەر بۆ خۆتان هەست پێ بکەن ئەمە یەک هاوکێشەمان هەیە کەوا درێژی کەوانەی تێدا بێت ئەویشان چییە؟ دلتا ثێتا دەکاتە دلتا ئس لەسەر چی لەسەر ئار لەوەشەوە دلتا ئس دەکاتە چی دوو لە دنیانی دەکەین دەڵێن دلتا ثێتا جارانی چی جارانی ئار وایە بۆ دۆزینەوەی دلتا ئس پێویستە شتێکمان هەبێ ئەیشان دلتا ثێتایە کە نیمانە بەڵام هەندێک زانیاری داوە دەتوانین دلتا ثێتا بدۆزینەوە واتە دەتوانین دلتا ثێتا بدۆزینەوە زۆر باشە ئارەکەش دەبێ بدۆزینەوە بەڵێ تیرەی داوە تیرەمان کردە نیوە تیرە وە کردیشمانە سانتیم بوو کردمانە مەتر زۆر باشە کەواتە ئەمە لێرەدا تەماشا دەکەین دەمانەوێت دلتا ثێتا بدۆزینەوە ئۆمێگا ئەلفاشمان هەیە ئۆمێگا ئینیشەڵیشمان هەیە و ئۆمێگا فاینەڵیشمان هەیە کە سفرە تەماشەکە بژمێرە 1 2 3 4 کەواتە لەبەرەوەی چواردانەیە کەواتە چوار هاوکێشەکە بەکاردێت چوار هاوکێشە زەخمەکەی کە باسمان کردو پێشتر ئەویشیان کامە هاوکێشە بەکاردێت ئاگادار بە باسی دلتاتی نەکردووە کەواتە هاوکێشێک بەکاردێنم کە دلتاتی تێدا نەبێت دەڵێ ئۆمێگا فاینەڵ دووجا یەکسانە بە ئۆمێگا ئینیشیل دووجا کۆ دوو ئەلفا دلتاچی دلتا ثێتا زۆر باشە ئۆمێگا فاینەڵ دووجا دەکاتە ئۆمێگا ئینیشیل دووجا کۆ دوو ئەلفا دلتا ثێتا لەوەوە دەڵێن دلتا ثێتا یەکسانە بە دەمانەوێت دلتا ثێتا بدۆزینەوە بۆی ئەلێرەی دابنینەوە دەکاتە ئۆمێگا فاینەڵ دووجا ئەوە کۆ ئۆمێگا ئینیشەڵە بڕواتە و دوی دەبێتە کەم ئۆمێگا ئینیشیل دووجا لەسەر دلتا ثێتا جاران دوو ئەلفای لەگەڵە بڕواتە و دوی دەبێتە دابش دوو ئەلفا بەس دانانەوە سەفر توان هەر سەفر دەکات کەم ئۆمێگا ئینیشەڵمان چەندە هەژدە دووجایە هەژدە دووجایە باش لەسەر هەژدە دووجا جاکەوانێکی بکەیەوە باشترش لەسەر دوو جاران ئەلفایەکەمان چەندە ئەگەر تەماشا ئەلفایەکەی بکەی سالب دوو ئەها ئەلفایەکە سالب دوو بۆ سالب بدانە چونکە دەڵێ هێواش بوونەوە سالب دوو جارانی سالب دوو دەکەی ئەنجامەکەمان بۆ دەردەچی بەچ دەردەچی بە ڕادیەن دەردەچی ئەوە دلتا ثێتامان دەرچوان بە ڕادیەن ئەو ڕادیەنە لێرە دانێەوە جارانی نیوە تیرەکەش 0.12 بکە یەکسەر ئەنجامەکەت بۆ دەردەچی دەکاتە 0.972 متر ئاگادار بە دەکاتە 0.972 متر لێرە ئەو پرسیارە بەسێک فکرێتیدا ئەویشان هەر کاتێک باسی پارچە پارەی کرد گوتی چەند دووری بڕی واتە دلتا ئێس چەندە واتە دلتا ئێس چەندە زۆر باشە ئەو پرسیاری سیویەکی پێداچنەوەی بەشی یەکەمیشە دەڵێ دەڵێ 0.25 خول یەکسانە بە چەند پلە ئاگادار بە لێرەدا چەند خول ئەگەر بمان هەیە خول بگۆڕین بۆ پلا ئەوە ژمارەکە جارانی چەندی دەکەین جارانی 360 دەکەین باشە یعنی 0.25 جارانی 360 دەکەین باشە 0.25 جارانی 360 دەکەین ئەنجامەکە دەکاتە 90 پلە ئەنجامەکە دەکاتە 90 پلە باشە هەر بۆ خۆشی دیارە ها ئەگەر ئەوە خولێکی تەواو بێ چارەگە خولێک ئەها دەڵێت چارەگە خولێک 0.25 ئەوە چارەگە خولێکە واتە ئێرە تەماشاکەواتە ئەوەندە ئێوە چارەگە خولێک
چونکە لە 4 بەشی 1 بەشی وەردەگری ئەوە چارەگە خولێک دەکاتە چەند پلە دەکاتە 90 پلە کەواتە ئەنجامی وەڵامی ڕاست دەکاتە 90 پلە ئەو یەکە گۆڕینەکانە بۆ خۆت بزان باش دەزانی دەڵێ کام لەمانەی خوارەوە بەشەیەکی ڕاست پەیوەندی خولگەیی نێوان زەوی و خۆر وەسف دەکا دەڵێ زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە کاکە وەڵامی ڕاستکامەیە لە ئێستاڕە لە مێشکی ئەوەی یعنی وەڵامەکە هەڵبژێری یاخود تەماشای بکەی زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە لەسەر ڕێڕەوێکی هێلکەی زەوی بە دەوری خۆردا لەسەر ڕێکی بازنەی دەسوڕێتەوە هەڵەیە زەوی بە دەوری خۆردا لەسەر ڕێڕێکی هێلکەی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە و خۆر دەبێت یەکێک لە تیشکەکانی ئەو وەڵامی ڕاستە ئاگادار بە زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە لەسەر ڕێڕەوێکی چییە ڕێڕەوەکە هێلکەیە ئاگادار بە ئەو پرسیارێکی جوانە چەندین ساڵ وەزاری هاتوتەوە جا ئاگادار بە هەر پرسیارێکی کار دەکەم هەریەکە و چەندین ساڵ دووبارە بوونەوە بەڵام ئەمن یەکەکەم هەڵبژاردووە بۆ ئەوەی کاتمان زۆر نەڕوە و کاتمان زۆر نەماوە باشە چقە تاودانی خاڵێک لە لێواری ڕەوڕەوەیەکی خولاوە کە نیوەتیرەکەی 0.37 ئەوە نیوەتیرەیە داوێتی دەڵێت چقە تاودانەکەی ئەوەندەیە چقە تاودان هەمومان دەزانین واتە ئەیC گۆشە خێرایەکەی چەندە گۆشە خێرایی واتە چی واتە ئۆمێگا ئەمەش هاو کێشەمان هەیە یاسامان هەیە تەرتیبمان هەیە ئەمە دەڵێن ئەیC واتە چقە تاودان ئۆمێگا دەکاتە ئار ئۆمێگا دووجا ئاگادار بە هاوکێشێکمان هەیە ئۆمێگای تێدایە لە ئەیC دەکاتە ئار ئۆمێگا دووجا داوای ئۆمێگای کردووە ئاسانە ئۆمێگا دەکاتە لەبەرەوەی جاران ئارا دەبێتە دابش ئار دەبێتە ئەیC دابشی ئار بەڵام تەماشا بکەن نەزانراوەکە ئۆمێگایە توانی دووە هەر کاتێک نەزانراو توانی دوو بوو چ دروست دەبێت ڕەگ دروست دەبێت ئاگادار بە دەکاتە ڕەگی ئەیسەکەمان چەندە ئەیC 90 یعنی 90 دابشی ئارەکەمان چەندە 0.37 ئەنجامەکەی جەنابی ئۆمێگا دەکاتە 7.2 هاگە دابشکەی و ڕەگی وەرگری 7.2 دەکا ڕات لەسەر چی چرکە کەواتە یەکسەر دەکاتە 7.2 ڕات لەسەر چرکە ئەوەش پرسیارەکە پرسیارێکی دی دەڵە کام لەمانەی خوارەوە پەیوەندێکی ڕاستە لە نێوان لێکەوتە تاودان واتە ئەیT لێکەوتە تاودان واتە چی واتە ئەیT و چقە تاودان واتە ئەیC لێکەوتە تاودان و چقە تاودان ئاگادار بە بۆ خۆی ئاگادار بە یەکسەر وەڵامی ڕاست ئەوەیە گۆشە دەکاتە تان ئینڤەرسی ئەیC لەسەر ئەیT وابزانەوە چەندین ساڵ دووبارە بۆتەوە ئاگادار بە ئەو بە پێی گۆشەکان وەری دەگرین نازام دەزانیاننا ئەگەر ئەوەی وەرگین ئەوە ئەیتە ئەوەشیان چییە ئەیCە ناوەندەکەشی بۆ خۆت دەزانی بۆ منە ناوەندەکەیان دەتوانین ئەو هایەکی لێ بکەین بڵین گۆشەکە لێرەیە ئێرە ژەیەکە دەبێتە چی ئەیC کاکە ئەی گشتی بۆ خۆمان دەزانین تانی گۆشە دەکاتە بەرامبەر بەسەر تەنیشت بەرامبەر گۆشەکە چمانەیە ئەیC لەسەر چی ئەیT تەنیشتە تەواو کاتەها گۆشە دەکاتە تانەکەی ببەودی دەبێتە تان ئینڤێرس ئەیC لەسەر ئەیT ئەو وەڵامی ڕاستە باشە بەس ئەدێگەر هاتەوە بە ساین و کۆساین دەبێ بزانی ئاگادار بە ساینی گۆشەش با بنووسین ساینی گۆشە دەکاتە بەرامبەر بەسەر ژێ دەکاتە ئەیC لەسەر ئەی گشتی ئەدی ئەگەر یاسای کۆساینی گۆشە هاتەوە ئاگادار بەوانە وەڵامی ڕاستن یاسای کۆساینی گۆشە دەکاتە تەنیش بەسەر ژێ تەنیش گۆشەکە چەندە ئەیT ژەیەکەش ئەی گشتیا کاتە یەکسەر دەڵێ ئەیT لەسەر ئەی گشتی بەڵام لە کتابەکەی ما تەنها تانەکە باسکراوە بەڵام ئەوانی زۆر ئاساییە ئاگادار بە و دەتوانم ئاگادار بە پەیوەندێکی دیکە شوەرگرم ئەی گشتی دووجا دەکاتە تەماشا ئەی گشتی دووجا ئەو دوای ئیشمان پێ دەبێتە دەکاتە ئەوە دووجا ئەیC دووجا کۆ ئەوە دووجا ئەوە چیا ئەیT دووجا ئەوەش پەیوەندی لە نێوانیاندایە ئاگادار بە ئەوەشان هەر ڕاستە بەڵام ئەو شتانەی باس نەکردو کامە وەڵامی ڕاستە گۆشە دەکاتە تان ئینڤێرسی ئەیC لەسەر ئەیT ئەوە چۆن زانیت با یاسای جەنابی ڤیسا غۆڕس بۆ سێ گۆشە وەستە بابینە سەر پرسیاری یازدەنیم بزانین چ دەڵێت پرسیاری یازدە دەڵێت ئەگەر دووری لە نێوان چەقی دوو تۆپی بلیار 0.3 متر تەماشا بکە ئەگەر دووری لە نێوان دوو تۆپی چەقی بلیار کوڕە ئەگەر دووری لە نێوان چەقی دوو تۆپی بلیار دووری واتە چ بوو ئار بوو بارستایی تۆپی یەکەم واتە ئێمی یەکەم وە بارستایی تۆپی دووەم 0.4 بێ ئێمی دووەم ئەو پرسیاری نمونونەکەیە لە کتابەکەت باشە نمونە یەکی
بۆ هێزی کێشکردنە ئFG و ئەبزانم نمونەیەکی تا نمونەیەکی تا ئایا بڕی هێزی کێشکردن لە نێوانیاندا بە نزیکەی دەبێتە چەند بەڵام لێرە بەس باسی FG کردو داوای FG کردووە لێ داوای ئاری کردبوو هەر هەماشت کاکە یاسای FGمان هەیە ئاگادار بە تکات لێرەکەم لە خۆت مەشێنێ ئاوە لە وەزاری شتەکان دیاریکە بۆت ئاسان دەبێت تەماشە چ دەکەین دەڵێن FG دەکاتە ئەوە جیە باشە کاکە ئێمی یەک ئێمی دوو لەسەر ئاردووجا بەس دانانەوەی ژمارە دەمێنی یاڵە بادانێنەوە FG دەکاتە جیەکەمان چەندە 6.673 جاران دەتوان سالب 11 جاران بارستایی یەکەم چەندە 0.3 جاران بارستایی دووەم چەندە 0.4 باشە لەسەر کاکە ئاردووجا ئارەکە چەندە 0.3 0.3 هەمووی دووجا کە ئەوانە جاران دەکەوی دابش دەکەی دەکاتە 8.9 جاران دەتوان سالب 11 هێز بە چ دەپێورێ نیوتن واتە ئاگادار بەها یاساکە چۆن دێتە پێشچاو FG دەکاتە G M1 M2 داوە ئاری داوە ئاردووجا فەرموو بە ئاسانی ئەو پرسیارێکی جوانە ئاگادار بە بزانین ئەو پرسیارە چییە ئەو گۆشەیە چەندە ئەو گۆشەیە چەندە گۆشەیە چەندە گۆشەواتە چی هەمومان دەزانین گۆشەواتە دەلتا فێتا چەندە زۆر باشە کە میلی چرکەژمێری کاژمێرێک کاکە ئاگادار بە میلی چرکەژمێری کاژمێرێک پێشتر باسکراوە مامۆستاکان بۆیان باس کردووی دەکاتە 2 پای لەسەر 6 کە ئەوەی دابش دەکەی دەکاتە 0.4 6 ڕاد لەسەر چی چرکە چونکە میلی چرکەژمێر کە دەسوڕێتەوە 2 پایڕات دەبڕێت کە میلی چرکەژمێر دەسوڕێتەوە 6 چرکە دەبڕێت بۆ خۆشی بەڕاد لەسەر چرکە دەپێورێت باش پێدەخولێتەوە لە ماوەی دە چرکەدا ئەوە چێ داوێتی کاکە دەلتاتیە زۆر باشە ئەمە ئاگادار بە بزانین هاوکێشەکەی چۆن بەکاردێنین دەڵێن ئۆمێگا دەکاتە دەلتا فێتا لەسەر چی لەسەر دەلتاتی لەوەوە داوای دەلتا فێتای کردووە ئەو دوانە دەبێت چ لێ بکەین جارانکەین ئۆمێگا جاران دەلتاتی یەکسانە ئۆمێگامان چەندە کاکە 0.4 جاران دەلتاتیمان چەندە دە چرکەیە ئەنجامەکە دەکاتە چەندەکە دەکاتە 1.046 دەکاتە 1.046 ئەوە جارانیکە ئایا دەلتا فێتا لە یاسادا دەرچی بەچ دەپێورێت ڕادیەن بەڵام ئەگەر تەماشا ABCD بکەم لە هەمویان پلەیە کەواتە ئەو ڕادیەنە دەبێت چ لێ بکەم بیکەمە پلە ڕادیەن بۆ پلە جارانی 57.3 دەکرێت کە ئەوە جاران 58.3 کرد یەکسەر دەکاتە 6 پلە وەڵامی ڕاست دەبێتە 6 پلە ئاگادار بە ئەو پرسیارێکی جوانە خراپ نییە یاڵە پرسیارێکی دی ئاگادار بە تای ئۆتۆمبیلێک بە گۆشە خێرایی سەرەتایی گۆشە خێرایی سەرەتایی بزانین دەڵێت چی گۆشە خێرایی سەرەتایی واتە ئۆمێگا ئینیشیال بەڵام ئاگادار بە 15 ڕیف لەسەر چرکەیە باشە دەخولێتەوە شوفێرەکە خێرایی دەکات ئایا کاتی پێویست چەندە کاتی پێویست چەندەواتە چی دەلتاتی چەندە بۆ ئەوەی گۆشە خێرایی تایەکە ببێتە ئەوە ئۆمێگا چیا ئۆمێگا فاینەڵە ئەگەر ناوەندا گۆشە تاودانەکەی لەو ماوەیەدا 5 پای ڕات لەسەر چرکە دووجابێت ئەوە ئەلفایە ئەلفاواتە چی واتە گۆشە تاودان گۆشە تاودانی داوە بەڵام ئاگادار بە ئەو بەچی داوە ڕیف لەسەر چرکە ئەو بەچی داوە ڕیف لەسەر چرکە ئەو بەچی داوە ڕاد لەسەر چرکە دووجا 5 واتەوە ئەلفای ئاگادار بە 5 پای ڕاد لەسەر چرکە دووجا لەبەرەوەی ئەوە ڕادیەنە ئەوانە ڕیڤن دەبێت ڕیڤەکان بگۆڕین بۆچی بۆ ڕادیەن ئەو دوایی دەتوانانی بیگۆڕی دەتوانانی یەکسەر بڵێ 30 جاران 2 پای دەکاتە 6 پای ڕاد لەسەر چرکە ئەوش بە هەمان شێوە دەتوانی بڵێ 15 جاران 2 پای ڕاد لەسەر چرکە دەکاتە 15 جاران 2 30 پای ڕاد لەسەر چی چرکە زۆر باشە دەتوانانی یەکسەر بیان گۆڕی فەرموو ئەوە چوار هاوکێشەکە بەکاردێ بە چ زام چوار هاوکێشەکەی قوتابیان ئاگادار بە ئەها ئۆمێگا ئینیشەڵی داوە دەلتاتی ئەوە 2 ئۆمێگا فاینەڵ ئەوە 3 ئەلفا ئەوە چوار هەر کاتێک هەر چواریان بوو چوار هاوکێشەکە بەڵام لە پرسیارەکە باسی دەلتا فێتای نەکردووە هاوکێشێک بەکاردێنم دەلتا فێتای تێدا نەبێت کاتە دەڵی ئۆمێگا فاینەڵ دەکاتە 1 لەسەر 2 ئۆمێگا فاینەڵ یەکسانە بە ئۆمێگا ئینیشیال باوەست بکەینەوە ئۆمێگا فاینەڵ دەکاتە
ئۆمێگا فاینال دەکاتە ئۆمێگا ئینیشیال کۆ ئەلفا دەلتاچی دەلتاتی ئەگەر ئەمە ئەوەی دوو لە دنیاکەین دەتوانین دەلتاتی بە ئاسانی بدۆزینەوە دەلتاتی دەکاتە ئەوە بینی کۆیە بڕواتە دوی دەبێتە کەم دەبێتە ئۆمێگا فاینال ناقص ئۆمێگا ئینیشیال لەسەر باش ئەلفا دەلتاتی دەلتاتی لەگەڵ ئەلفا بینیان سێ جارانە دەبێتە دابش ئەلفا بەس دانانەوە ئاگادار بە ئێستا لێرەدا ئۆمێگا فاینەڵمان چەندە ئۆمێگا فاینەڵمان 6 پایە ئاگادار بە کەم ئۆمێگا ئینیشیالمان چەندە ئۆمێگا ئینیشیال سی پایە سی پای لەسەر ئەوە کەوانەکەمان قەپات کرد لەسەر ئەلفایەکەمان چەندە کاکە ئەلفایەکە 5 پایە 5 پای جا ئاگادار بەوە تۆزێک ئاسان هێناوەتەوە ئەو پایانە لەگەڵ ئەو پایانە لەگەڵ ئەو پایە پێکەوە بینی کەمە هاوبەشە دەتوانرێت لەگەڵ ئەوەی کوور بکرێتەوە دەڵێ 6 کەم سی 6 کەم سی چەند دەکات سی دەکات سی دابش 5 دەکاتە 6 ئەنجامەکە دەکاتە 6 6 سی 6 سرکە کاتە وەڵامەکە یەکسەر دەبێتە 6 سرکە پرسیارێکی خراپ نییە پرسیاری دوایوی زەوی هەر 365 ئاگادار بە زەوی هەر 365 ڕۆژ ئەوە دەلتاتیە ئاگادار بە دەلتاتی ڕۆژ دەلتاتیە 365.25 ڕۆژ جاران باشە هەر ڕۆژێک چەند ساعتە 24 ساعتە هەر ساعتێک چەند چرکەیە دەتوانانی بڵێ 3600 چرکەیە کاتێک ئەوە جارانی دەکەی دەکاتە 31 55 76 سفر سفر چرکە ئەوە جارانمان کرد کردی ئەوەندە چرکە باشە کاکە ئەوە دەلتاتیمان دۆزیەوە دەڵێت جارێک کوڕەوە زۆر میهمە دەڵێت جارێک بە دەوری خۆردا دەسوڕێتەوە واتە دەلتا ثێتا دەلتا ثێتا جەماعەت دەلتا ثێتا ئاگادار بە واتە یەک خول یانی چی یەک ڕیف بیگۆڕە بۆ ڕاد یەک جاران دوو پای دەکاتە دوو پای ڕاد زۆر باشە پرسیارەکە دەڵێ ناوەندە گۆشە خێرای سوورانەوەکەی بدۆزەوە بە یەکەی ڕاد لەسەر چرکە جا وەکو ڕای من ئەوە هەموو ساڵی هاتوۆ چەندین ساڵاتەوە یعنی تقریبان 3000 4000 هەر گوتوێتی بەڕاد لەسەر چرکە چەندە ئەدی ئەگەر گوتی بەڕاد لەسەر منت ئەتۆ ئەو ڕاد لەسەر منت ئەو سەعاتەی ناگۆڕی بۆ چرکە دەیگۆڕی بۆ منت چۆن جارانی لە باتی ئەوەی 3600 کەی 6 دەکەیتەوە دەبێتە منت ئەو جا دابەشی دەکەی ئەدی ئەگەر گوتی ڕیف لەسەر چرکە ڕیڤەکە واتە یەکەکە ڕیڤەکە لەسەر چرکەکە دادنێ ینی ئەو یەک ڕیڤە لەسەرەوە دادنێ بەڵام ئەو دەڵێ ڕاد لەسەر چرکە کەواتە ئەمن ڕادەکە لەسەر چرکەکە دادنم ینی ئەو چرکەکەیە تا یەکسەر دەڵێ ئۆمێگا دەکاتە دەلتا ثێتا لەسەر دەلتاتی بەس دانانەوەیە دەلتا ثێتامان گوتمان دوو پایە گوتمان دەلتاتی 31 55 76 سفر سفرە ئەنجامی کۆتایی ئۆمێگامان دەردەچیت بە 1.99 جاران دەتوان سالب حوت ڕات لەسەر چی لەسەر چرکە کاتە وەڵامی ڕات چیە بیە ئاگادار بە 1.99 جاران دەتوان سالب حوت ئەو جارەی بە بینە سەر پرسیارێکی دی یاڵا وەرەوە دیسان یاڵە ئەو جارەی بابینە سەر پرسیارێکی دی بزانین چ دەڵێت پرسیارێکی دی دەڵێت پرسیاری 15 بزانین چ دەڵێت دەڵێت تەنێک لەسەر ڕێڕێوێکی بازنەی دەجوڵێت لە خاڵێکی سەر ڕێڕێوەکەی چەقە تاودانەکەی ئاگادار بە هەبزانەوەم باس کرد ئێستا گوتم ئیشمان پێ دەبێت چەقە تاودانەکەی چەقە تاودان هەمومان دەزانین واتە چی واتە ئەیC وە تاودانە گشتەکەی واتە چی کاکە واتە ئەی گشتی ئەی چی ئەی گشتی زۆر باشە ئایا لێکەوتە تاودانەکەی لەو خاڵەدا چەندە لێکەوتە تاودانواتە چی ئەیتی یەک هاوکێشەمان هەیە لە بینی ئەی گشتی و ئەی سی و ئەیتی ئەویشیان ئەی گشتی دووجا ئەی گشتی دووجا دەکاتە ئەی سی دووجا کۆ ئەی تی دووجا پرسیارەکە داوای چی کردووە لێکەوتە تاودان واتە داوای لێکەوتە تاودانی کردو بۆیە لێکەوتە تاودان دەکاتە لەبەر ئەوەی تواندویە ڕەگ دروست دەبێت چونکە نەزانراوە باش لێکەوتە تاودان کۆ ئەیC لەگەڵا بڕواتەوە دوی دەبێتە کەم ئەیC دووجا واتە ئەی گشتی دووجا ئەی گشتی دووجا کەم ئەیC دووجا بەس دانانەوەی ژمارەمان دەمێنی ئەی گشتەکەمان چەندە ئەی گشتەکەمان چەندە 60 بەڵام 60ەکە ئاگاداری بە دووجایە کەم ئەی سێکەمان چەندە ئەی سێکەشمان 50 بەڵام 50کەش دیسان چییە دووجایە ئەو دووجانە لەبیر نەکەی چونکە لەوانەیە غەڵەت بکەیت ئەوە دووجای دەکەی کەم ئەوە دووجای دەکەی ئەنجامەکە دەکاتە 33 مەتر لەسەر چرکە دووجا یەکسەر وەڵامی ڕاست دەبێتە بی ئاگاداری ئەو پرسیارانە بە
بۆ خۆشی ئاگادار بە هەمووی ناو کتێبە زۆر بە جوانی بە ئاسانی ئەو پرسیاری وەزارینە ئینشاڵڵا بۆ شەر ئاسان دەبێت زۆر ئاسانە. یاڵە بابینە سەر پرسیارێکی دی بزانین چ دەڵێت. ئۆتۆمبیلێک لەسەر ڕێڕەوەیەکی بازنەی دەجوڵێت بە خێراییەکی بڕنەگۆڕ. هەر کاتێک گوتی خێرایی بڕنەگۆڕ جەماعەت ئەیتی یەکسانە بە سەفر واتە بوونی نییە، بەڵام لە هەموو ڕێڕەوێکی بازنەیدا ئەیسی بوونی هەیە. ئەو بیکە قانون ئەیسی بوونی هەیە. ئاگادار بە کام لەمانەی خوارەوە بۆ جوڵەی ئۆتۆمبیلەکە ڕاستە، جوان بیخێنەوە دەڵێ ڕاستە، تەنها چقە تاودانی دەبێت، ئەو چقە تاودانی دەبێت ڕاستە تەواو، تەنها لێکەوتە تاودانی دەبێت. ئەوەدەن لێکەوتە تاودان بوونی نییە، چونکە لێکەوتە تاودان سفرە بۆ چونکە دەڵە خێرایی بڕنەگۆڕ. چقە تاودان و لێکەوتە تاودانی دەبێت، چقە تاودانی دەبێت بەڵام لێکەوتە تاودانی نابێت، کەواتەوەشان هەڵەیە. نەنە یعنی چی؟ نە چقە تاودان و نە لێکەوتە، ئەوەشان هەڵەیە کەواتە تەنها چقە تاودانی دەبێت. بەڵام ئەگەر گودبای بە خێرایەکی بڕگۆڕا و بڕەکە جا گۆڕاوەکەی گودبای زیاد بکە یان کەم بکە، ئەو کات چقە تاودان و لێکەوتە تاودان هەردووکی دەبوو ئاگادار بەواتە ئەو کات سی هەڵدەبژێرا. بەڵام لێرە لەبەرەوەی خێرایەکە بڕ نەگۆڕە ئەیتی سەفڕە. منداڵێک لەسەر پەپکەیەکی خولاوە وەستاوە، لێکەوتە تاودانەکەی لێکەوتە تاودانی بەهێڵەکەی لێکەوتە تاودان هەمووتان باش دەزانن واتە ئەیتی زۆر باشە. ئەگەر گۆشە تاودانی پەپکەکە گۆشە تاودان واتە چی؟ ئەلفا. دووری منداڵەکە چەندە واتە ئار چەندە ئار. ئەمە هەمومان هاوکێشەکەی دەزانین. تکات لێ دەکەم تاودان ئەوها بیزانە تاودان دەکاتە گۆشە تاودان، تاودان دەکاتە گۆشە تاودان، بەڵام گۆشەکە چی لەگەڵا؟ ئاری لەگەڵا. بۆیە ئەمە پرسیارەکە دەڵێت چی؟ دەڵێ ئار چەندە. ئەمەش دەڵێن ئار دەکاتە ئەیتی لەسەر ئەلفا، دەڵێن ئەیتی لەسەر ئەلفا. باش ئەیتیمان چەندە؟ ئەیتیمان چەندە؟ ئەیتی 1.5 ئەیتی 1.5 ئەلفامان چەندە؟ 3 1.5 دابش 3 دەکاتە 0.5 ئار بە چ دەپێورێ؟ مەتر، کاتە 0.5 دەبێتە وەڵامی ڕاست. 0.5 پرسیارەکان هەمووی ناو کتێب دێتەوە ئینشاءالله ئاگادار بە هیچ قەلەقی و دوودڵی ناوێت، زۆر زۆر ئاسانە. فەرموون پرسیارەکە بزانین چ دەڵێت. پرسیارێکی دیمان هەیە ئەویشیان دەڵێت بڕی هێزی کێشکردن لەسەر کەسێک بدۆزەوە کە لەسەر مەریخ ڕاوەستاوە و بارستایەکەی ئەو بارستایی یەکەمە و ئەگەر بزانیت بارستایی مەریخ ئەوە بارستایی دووەمە، ئەوشان هەر ئیڕایەنان یەکی تاءە بەس پرسیاری دووەم لقی باکەیەتی. ئەوە ئێمی دووەکەیە و نیوەتیرەکەی واتە ئاڕیشی داوە و جیشی داوە. ئێمە شاوکێشێکمان هەیە هەمومان دەزانین ئێفی جی دەکاتە GM1 ئێمی2 لەسەر ئاردووجا. پرسیارەکە داوای چی کردووە؟ ئەگەر تەماشا بکەی دەڵێ هێزی کێشکردن بدۆزەرەوە واتە FG بدۆزەوە، کەواتە FG بەتەنێ لەلایەکە بەس دانانەوە، کەواتە بەس دانانەوە جیمان چەندە؟ 6.673 جاران دەتوان سالب 11مان هەیە جاران. بارستایی یەکەمان چەندە کاکە؟ بارستایی یەکەمان 6.5 جاران. ئەدی بارستایی دووەممان چەندە؟ 6.34 جاران دەتوان موجە 23. باش ئەدی ئارەکەمان چەندە؟ ئارەکە 3.43 جاران دەتوان موجب 6 هەمووی توانی 2. ئاگاداری ئەو توان دوێی بە چونکە تەلەبە زۆر جار ئەو توان دوێی لەبیر دەکات، دوای وەڵامیشی تێدا بێ مشکلە دروست دەبێ بۆ جەنابێت. بۆیە FG کە ئەوە جاران کرد هەمووی دابش کرد دەکاتە 243. هێز بە چ دەپێورێت؟ نیوتن. ئەوە 243 نیوتن. باش ڕادیەن ئاگادار بە زۆربەی تەلەبە لەوەی تێدەکەوی زۆر جار کامە بۆ تەلەبەی دێهێنینەوە دەڵێ ڕادیەن چەقە گۆشەیەکە کە درێژی کەوانەکە یەکسانە بە نیوەتیرەی بازنەکە بە نزیکەی دەکاتە. ڕادیەن واتە یەک ڕادیەن تەبعاً ئەوە یەک ڕادیەنە. ئەگە گوتی ڕادیەن یعنی یەک ڕادیەن ئاگادار بە 53.7 لە ئەو زۆربەی تەلەبەوەی هەڵدەبژێریەوە غەڵەتە کاکە. هەر یەک ڕادیەن 57.3 دەکا و غەڵەتە. هەر یەک ڕادیەن 57.3 پلە دەکا بەس 53.7 کاتەوە غەڵەتە کاکە ئاگادار بە. هەر یەک ڕادیەن 58.3 پلە دەکات 180 پلە ناکە کاکە. یاڵا بزانین بۆ ڕیڤەکە هەموو وەڵامەکان ڕاستنەوە ئەوەشان غەڵەتە دیسە هەموو وەڵامەکان ڕاستین چونکە ئەو دوانە غەڵەت بوون کاتە وەڵامی ڕاستێک سەرەوەیە. بەس ئەگەر بشی گۆڕین بۆ نمونەوە چێ کاکە ئەوە ڕادیەنە ڕادیەن بگۆڕین بۆ ڕیف ژمارەکە دابەشی 2 پای دەکەی ئەوە چەندە یەکە 1 دابش 2 پای دەبێت 1 دابش 2 پای ڕیف.
ئاگادار بە بەس با لێت غەڵەت نەکە ها بڵێ 1 لەسەر 2 پای ڕیف ئەوە غەڵەتە ئاگادار بە چونکەوە 1 لەسەر 2 پایەکە دەبێت لە ژێرەی بێ ئاگادار بە 1 لەسەر 2 پای ڕیف نابێ ئەو بۆ شێوێ دەبێت بۆ شێوێ بێت کە نووسراوە ئاگادار بە دەڵێ گۆشەی نێوان چەقا تاودان و لێکەوتە تاودان چەق و لێکەوت حادەتەن نەوەتە چەق لەگەڵ لێکەوت نەوەتە ئەگەر چەق و چەق با سفر دەبوو ئەگەر لێکەوت و لێکەوت با سفر دەبوو بەڵام لەبەر ئەوەی چەق و لێکەوتە دەبێتە نەوەت پلە ئاگادار بە هێزی کێشکردنی ئاڵوگۆڕی نێوان دوو بارستایی دیاری بکە ئەگەر دووری نێوان دوو بارستایی بوو بە دوو ئەوەندە ئەوە هەمومان نوابزانم خراپترین لەوانە باشن یعنی دەزانن لی تۆزەکی دی بڕۆ سەر ئێتەوە دەوەردە یەک تۆزی دیش یەک تۆز بەس یاڵە با بزانین چ دەڵێت با پرسیارەکەی تەماشا بکەین دەڵێ هێزی کێشکردنی ئاڵوگۆڕ لە نێوان دوو بارستایی دیاری بکە واتە ئێفی دیاری بکە کاکە دەڵێ کاتێک دووری نێوان دوو بارستایەکە دەبێتە دوو ئەوەندە واتە ئار دەبێتە دوو ئەوەندە ئێمە FG دەکاتە پەیوەندی لەگەڵ ئار دووجا پەیوەندێکی چۆنە پێچەوانەیە یان ڕاستەوانەیە لەگەڵ هەڵگەڕاوی دووجای دووری داوای چی کردو داوای FG کردو بەس دانانەوە دەکات 1 لەسەر 2کە 2 توان 1 لەسەر 2 توان چەند دەکا 1 لەسەر 4 دەکا کاتە دەبێتە 1 لەسەر 4 ئەوەندە نیوەتیرەی دیسکێکی کۆمپیوتەر ئەوە نیوەتیرەواتە چی ئار ئەگەر لێکەوتە خێراییەکەی خاڵێکی سەر لێوارەکە لێکەوتە خێرایواتە چی VT باشە لێکەوتی خێرای خاڵێک لە دووری ئەوەندە لە تۆری خولانەوە چەندە ئەو ئارێکی دیشی داوە کاتە دەیکەمە ئاری دووەم لێکەوتە خێرایی چەندە واتە VT دووەم ئاگادار بە ئەوە کەواتە ئاری یەکەمە لەگەڵ VT یەکەمە باشە کەواتە چونکە دوو جار باسی کردو ئەو پرسیارە جوانە بەڵام ئەمە دەزانین باسی دوو خاڵی کردووە هەموو خاڵەکان هەمان گۆشە خێراییان هەیە هەمان گۆشە خێرانەیە واتە گۆشە خێرایی یەکەم یەکسانە بە گۆشە خێرای دووەم ئەو هەمومان ئەوەی دەزانین باش لەبەرەوەی VT و ئاری داوە دەزانین گۆشە خێرایی دەکاتە VT لەسەر ئار باشە وە دەشکاتە VT لەسەر چی لەسەر ئار ئەوە یەکەم ئەوە دووەم ئاگاداری بە فەرموو بەس دانانەوەی ژمارە کاکە VT یەکەمان چەندە 1.8 لەسەر ئاری یەکەممان چەندە 0.06 یەکسانە VT2 داوا کراوە VT2 دەڵێت چەندە VT2 داوا کراوە VT2 نەزانراوە ئاری دوو چەندە کاکە 0.03 ئەگەر دوو لاو دنیانی دەکەی VT دەکاتە ئاگادار بە لە دوو لاو دنیان ئەوە جارانەوە ئەوە دەستە ژێرێ ئەوەی لەگەڵ نەزانراوەکەیە VT2 باش ئەوەکەی دی هەردووکی دەڕواتە کوێ دەڕواتە سەرەوە واتە دەبێتە چی دەبێتە 1.8 جارانی 0.03 لەسەر ئەوە چەندە 0.06 کە جارانی دەکەی دوایی دابەشی دەکەی ئەنجامەکە دەکاتە 0.9 دەکاتە 0.9 مەتر لەسەر چرکە کاتە کامە وەڵامی ڕاستە دەکاتە 0.9 مەتر لەسەر چرکە واتە یەک شتی بزانە هەموو خاڵەکانی تەنی خولاوە هەمان گۆشە خێراییان هەیە لەوەی پێدابێ زۆر باشە پرسیارێکی دیکەی جوانی وەزاری کە زیاتر لە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ هاتۆتەوە بزانین چاتەوە پاسکی سوارێک لەسەر ڕێڕەوێکی بازنەیی دەجوڵێت نیوەی ڕێڕەوەکە نیوەی ڕێڕەوەکە واتە ئاگادار بە نیوەی ڕێڕەوەکە دەبڕێت واتە دڵتا فێتە یەکسانە 0.5 ڕیف دەبڕێ ڕیف بخۆی دەڵێ ئەوەندە دەبڕێت نیوەی ڕێڕە و نیوەی ڕێڕە و یعنی 0.5 ڕیف جا قوتابیانی بەڕە سێندێک ساڵ دەیگۆڕیت ناڵێ نیوەی ڕێڕە و دەڵێت چارێکی ڕێڕە و چارەک واتە 0.25 هەندێک ساڵ دەیگۆڕی دەڵێ سێ چارێکی ڕێڕە و سێ چارێک واتە 0.75 ئاگادار بە بەس ئەوە دەگۆڕە دەنای چی دیکە ناگۆڕێ یاڵە ڕیف بگۆڕین بۆ ڕات جاران 2 پای لەوەوە 2 جاران نیو یەک دەکاتە پای ئەو دەکاتە پای چی ڕادیان زۆر باشە ئەو پرسیاری پێداچوونەوەی بەندەکەی ئاگادار بە لە پرسیار پێداچوونەوەی بەندەکەیەوە پرسیاری سێمیشە بەند بەشنەها لە ماوەی واتە دەلتاتی دەچرکە ئایا ناوەندە گۆشە خێرایی چەندە ناوەندە گۆشە خێرایی واتە ئۆمێگا ئەڤەرج هەمومان دەزانین ئۆمێگا ئەڤەرج دەکاتە دەلتا فێتە لەسەر دەلتا فێتامان چەندە پایە ئەین 3.4 دابش دەلتاتی 3.4 دابشدا دەکاتە 0.314 دەکاتە 0.314 ڕات لەسەر چرکە یەکسەر 0.314 ڕات لەسەر چرکە پرسیارێکی جوانی وزاریە فکرەکەی بەس لەوەیدا گوتی نیوەی ڕێڕەوەکە واتە دەلتا فێتە نیو
ڕیڤە. پرسیارێکی دی دەڵێ بڕی نادیار لەم خشتێدا بەرامبەردا بدۆزەوە واتە ئەلفا ئەڤەریجی دەوێت دلتا ئۆمێگایداوە لەگەڵ دڵتاتی بەڵام ئەوە بەچێ بە ڕیڤە ئەوانە هەمویان بەچن بەڕادن کەواتە دەتوانم یەکەم جار بیگۆڕم دەتوانم دوایی بیگۆڕم کێشەمان نییە یەڵە با بیگۆڕین یەکەم جار. باش کاکە ڕیڤ بۆ ڕات جاران 2 پای دەکرێت سالب 1.2 جاران 2 پای دەکاتە سالب 2.4 پای پایەکەش دەمێنی ڕات لەسەر چرکە ئەوە دلتا ئۆمێگا ئەوش دەلتاتی ئەو جالفا ئاسان دەبێت ئەلفا دەکاتە دلتا ئۆمێگا لەسەر چ بوو کاکە دەلتاتی یاڵە دلتا ئۆمێگا چەندە سالب 2.4 پایەکەش دەنووسیەوە هاتە 3.4 دابش دەلتاتی چەندە حوتە کە ئەوە جاران و دابش کرد ئەنجامەکە دەکاتە سالب سالبە سالبی کرد دەکاتە سالب 1.0 ئەوت ئەلفا بە چ دەپێورێت بەڕات لەسەر چرکە دووجا کەواتە ئەنجامی ڕاست دەکاتە سالب 1.0 دوو ڕات لەسەر چرکە دووجا فکرێەوەی بەس گۆڕینە. دەڵێ کام لەمانەی خوارەوە بەڕوونکردنەوەیەکی گونجاودانێت زۆر جار تەلەبە ئەو پرسیارەی دەکات دەڵێ ئەو پرسیارەی تێناگەم دەڵێ کاکە کام لەم ڕوونکردنەوەی خوارەوە بەوە دادەندێت کاکە ئەو بوارێکی کێشکردن یان کێشکردنی گشتی دەڵێت چی ئەوەیان دەڵێت توندی بواری کێشکردن بۆ نمونە ئەوەیان توندی بواری کێشکردن دەگۆڕێت بە گۆڕانی دووری تەنەکە لە زەویەوە واتە ئار بگۆڕە ئەویش دەگۆڕێ بەڵێ چونکە پەیوەندیان پێچەوانەیە ئار بگۆڕێ ئەوەش دەگۆڕێ هەر لە یاساکە دیارە تاودانی کەوتنە خوارەوەی ئەوە ڕاستەکەواتە بەس خۆتی پێدا نەدەی بە ئەلف هەندێک جار ئەگەر ئەی ڕاست بوو خۆت بە ئەیدادا وەکو ئەوی وا لە ناو ڕووبارێکی لمە پێت خزبێتە ناو لمەکەی بچێ ناو ڕووبارەکەی یەکسەر وەڵامەکە خاڵت دەبێت فلیمت دەستێ ئاگاداری ئێرە بە دومیان باکە تاودانی کەوتنە خوارەوەی سەربەسواتە جی دەگۆڕێت بە گۆڕانی دووری تەنەکە لە زەویەوە بەڵێ ئەویش ڕاستە ئاگادار بە جی بە گۆڕانی شوێن دەگۆڕێ بۆ نمونە لە لوتکەی چیاکان لەگەڵ ئاستی ڕووی زەوی ئاگادار بە ئەوە جی دەگۆڕێت و بۆ نمونە لە شوێنێک بۆ شوێنێکی دی دەگۆڕێت بۆ نمونە لەسەر زەوی لەگەڵ هەیف جیاوازە زەوی 9.8 بۆ نمونە هەیف 1.63 پرسیار سێ تاودانی کەوتنە خوارەوەی سەربەسواتە جی لەسەر بارستای بەر نییە ئەوش ڕاستە بۆ لەسەر بارستای بە نییە بۆ هەمومان هەر بارستایەکمان هەبێت جیەکە هەر 9.8 کەواتە هەموو بارەکانی پێش و وەڵامی ڕاستن ئەو پرسیارێکی گرینگە زۆر ساڵەوە زاریاتەوە هەڵسەنگاندنی بەشیش ئەو پرسیارەی تێدا تێکڕای کاتی خولانەوە کاک هەرگوتیت خولانەوە تەماشا بکە هەرگوتت خولانەوە واتە دڵتاتێتە جوان تەماشا بکە تەنێکە بە دەوری تەورەیەکی دیاری کراودا تێکڕای کاتی ئەدی کاتواتە چی جەماعەت کاتواتە چی دەلتا تی تێکڕای کاتی کاتواتە دڵتاتی خولانەوە دڵتاتێتە هەرتەنێک بخولێتەوە دڵتاتێتە دروستەکە باشە دڵتاتێتە لەسەر دڵتاتی دەکاتە چی دەکاتە ئۆمێگا ئۆمێگاواتە چیواتە گۆشە خێرایی کەواتە ئەو پێناسی گۆشە خێراییە ئاگادار بە باش پرسیارێکی دی بزانین ئەو پرسیارە چ دەڵێت پرسیاری 27 لە پرسیاری 27دا ئۆتۆمبیلێک لەسەر ڕوویەکی ئاسۆیی بە خێرایی ئەوەندە دەڕوات ئەوە خێرایی واتە ڤیتی جەماعەت ڤیتی 65 ئەوە جاران هەزاری دەکەی دابش 3600 دەکەی بۆی ببێتە مەتر لەسەر چی چرکەوە ئەنجامەکەمان بۆ نمونە دەرچوان لەسەر بازنەیەک نیوەتیرەکەی نیوەتیرەواتە چیواتە ئار کەمترین نرخی هاوکوڵکی وەستاوە لێخشان نێوان تایەکە و زەوی چەندە کەوەنتۆ واتە میUS چەندە میUS یەکسانە بە چەند زەویەکە چەندە کات ئۆتۆمبیلەکە بتوان لەسەر ڕێەوە بازنەیەەکە پێچ بکاتەوە قوتابیانی بەڕێزبی کە قانون جگە لە لولە کە پرسیاری 36 لە پێداچنەوەی باش هەموو کاتێک FEC یەکسانە بە FES واتە هێزی لێخشانن دەبێتە چەقێز چەقێز دەکاتە بە پێی درا و داوەکراوە چی داوە VT داوە یەکسەر دەڵێ MVT دووجا لەسەر R ئەوە هەموو جارێ دەگۆڕێ بۆ ئەوەیان چونکە VT داوە لێرەدا بەڵام FECش دەکاتە MUSMG ئاگادار بە دەبێت ئەوەی بزانێ چونکە بۆ ئۆتۆمبیلێک بۆ نمونە ماتۆرێک پاسکیلێک چ شتێک دەبێتە چەقێزی پێویست هێزی لێخشاندنی نێوان تایە و ڕێگاکە لە پرسیارەکە ئێم لەگەڵ ئێم ئاگادار بە هەموو کاتێک کوور دەبێتەوە لێرەدا دەڵێ MUS چەندە ئەمەش دەڵێ MUS دەکاتە VT دووجا لەسەر R لە جێگەی خۆی بەڵام MUS جارەنجی لەگەڵا بڕاتە و دوی دەبێتە دابش G ئەنجامەکە بەس دادەنێوە ئەنجامەکەت بۆ دەردەچی دەکاتە 0.7 بەچ دەپێورێ یەکەی نییە ئاگادار بە
یەکەی نییە میS باشە بەڵام VTەکە ئاگادار بە بیگۆڕە 65,000 دا بە 3600 دەکەی و ئەنجامەکەت بۆ دەردەچیت چەندی کرد دوای چەندی کرد ئەلێرەدا دەنێەوە دووجایە لەگەڵ ئارەکەشی داوە 165 جیش 9.8 بۆ خۆدەیە بزانێ پاسکیلێک لەسەر ڕێڕەوێکی بازنەی دەسوڕێت سەرچاوی ئەو هێزە دیاری بکە کە جوڵی بە سوڕ پەیدا دەکا حادەتەن پاسکیل بێ ماتۆر بێت بۆ نمونە پاسکیل بێ ماتۆر بێت ئۆتۆمبیل بێت لەسەر ڕێی بازنەی بسوڕێتەوە ئەوەی کە چەقەیەس پەیدا دەکات ئاگادار بە هێزی لێخشاندن لە نێوان تایە و ڕێگاکەیە کامەیە ئەو هێزی لێخشاندن لە نێوان تایەکان و ڕێڕەوەکەی ئەو وەڵامی ڕاستە بەڵام ئاگادار بەەوە دەڵێت چی پاسکیل ئەگەر گوتی پاسکیل سوار هێزی لێخشاندن لە نێوان کوشتنەکە واتە زیینەکە لەگەڵ کەسەکە هێزی کاردانەوەی کوشتنەکە لەسەر کەسەکە ئەو هێزەی کەوا قاچی پەیدانەکەی پێگرتووە پاسکیلەکە ئاگادار بە ئەگەر گوتی پاسکیل سوار ئەو سێ خاڵە هەوە ئەوەی ئێستا باسم کرد ئەگەریشی هەیە بێتەوە لە وەزاری نەهاتوتەوە ئاگادار بە پاسکیل سوارەکە ناتوتەوە لە وەزاری بەس پاسکیل هاتۆتەوە ئەوەتانێ پاسکیل سوارەکە و سێ خاڵی کە باسم کرد ئاخری چاڵ دەبژێری هەموو ئەمانەی پێشتر چونکار شتێک ناگێتەوە جوانە بۆ هاتنەوەی دەڵێ تایە ئۆتۆمبیلێک نیوە تیرەکەی واتە ئار بە گۆشە خێرایی سەرەتایی ئاگادار بە گۆشە خێرای سەرەتایی واتە چی کاکە ئۆمێگا ئینیشیال باشە دەخولێتەوە شوفێرەکە خێرای دەکات و دوای واتە چی دەلتاتی گۆشە خێرایەکەی دەبێتە گۆشە خێرایی دەبێتەواتە چی ئۆمێگا فاینال ئایا لێکەوتە تاودانەکەی خاڵێک لەسەر لێواری تایەکە چەندە لێکەوتە تاودان واتە چی ئەیT یەکسانە بە چەند پرسیارێکی جوانە پرسیارێکی زۆر شازە بۆ لەبەر ئەوەی ئەمە دەبێت سەرەتا ئەلفا بدۆزینەوە چونکە ئەها چی داوە تەماشا بکە چوار یاسایەکە بەکاردێ 1 2 3 داوای ئەیT کردو بەڵام ئەمە ئەلفا جارێ با بدۆزینەوە پاشان ئەیT ئەمە دەزانین ئەلفا دەکاتە ئۆمێگا فاینال ناقص ئۆمێگا ئینیشیل لەسەر چی کاکە لەسەر دەلتاتی یەکسانە ئۆمێگا فاینال چەندە 28 کەم ئۆمێگا ئینیشیل چەندە چواردەیە ئاگادار بە لەسەر دەلتاتی چەندە 3.5 باشە ئەوە دەکاتە 28 کەم چواردە دەکاتە چواردە دابەشی 3.5 دەکاتە چوار ئەوە دەکاتە چوار چی ڕات لەسەر چرکە ئەو چمان دۆزێ و گۆشە تاودان ئەگەر تەلەبە زیرەک نەبێت چ دەکە یەکسەر خۆی پێدادا ئەو چوارەکە نعمەتە کاکە جارێ ئەلفام دۆزیوەتەوە ئەلفاش بەڕات لەسەر چرکە دووجا دەپێورێت خۆ مەتر لەسەر چرکەیە مەتر لەسەر چرکە دووجایە کەواتە ئەمە تاودان دەبێ بدۆزینەوە بۆ خۆمان دەزانین تاودان دەکاتە گۆشە تاودان بەڵام گۆشە تاودانەکە چی لەگەڵا ئاڕی لەگەڵا باشە ئەو جارەی ئاڕەکەمان چەندە 0.3 باش جاران ئەوە چەندە چوارە کە ئەوە جارانی دەکەی اینجا بۆمان دەبێتە 1.2 متر لەسەر چرکە دووجا کەواتە وەڵامی ڕاز دەبێتە بی یعنی ئەو پرسیارە ئاگادار بە نەچی خۆتی پێدادەی دەڵێ لێکەوتە تاودانواتە ئەیتی سەرەتا ئەلفا دەدۆزمەوە کە دۆزیمەوە ناچم خۆی پێدادەم هەمان ئەنجام چونکە ئەوە ڕاد لەسەر چرکە دووجایە لێکەوتە تاودان دەیە بدۆزێەوە کە دەکاتە ئار جاران چی ئەلفا پرسیارەکە دەڵێت پرسیارێکی دیمان هەیە یاڵا وەرە بزانینەوە چ دەڵێت بۆ ئەوەی میلی دەقەژمێر ئەوە جوانە و پرسیارە خراپ نییە ساڵێک لە وەزاری هاتبووە کاتی پێوی چەندە یعنی دەلتاتی چەندە کاکە کاتی پێوی چەندە ینی چی دەلتاتی چەندە بۆ ئەوەی میلی دەقەژمێر میلی دەقەژمێر کاکە بۆ میلی دەقەژمێری میلی چرکەژمێر و ئۆمێگا ئاڤەرج نەگۆڕە میلی چرکەژمێر میلی دەقەژمێر میلی سەعاژمێر باشە میلی دەقەژمێر ئەگەر بێتەوە هەمان شوێنی خۆی چەند ڕێوی بڕیوە یەک ڕیف دەکاتە چەند ڕات دوو پای ڕات باشە میلی دەقەژمێر ئەوە ڕات لەسەر چرکەی وەردەگرین باشە میلی دەقەژمێر بێتەوە هەمان شوێنی خۆی چەند دەقە دەبڕێت کاکە چەند منت دەبڕێت 6 منت بەڵام ئەو منتە ئەم دەمەوێت بکەمە چرکە جاران چەندی دەکەم 6 چرکە یەکسەر ئەوە ئەنجامەکە دەردەچی ینی دەکاتە چەند دوو پای لەسەر 3000 چەند 600 زۆر باشە فەرمو دێنە سەر پرسیارەکە بە گۆشەلادان واتە چی دەلتا تێتای داوە ئێمە شیاساکمان هەیە ئۆمێگا دەکاتە دەلتا تێتا لەسەر چی دەلتاتی یاڵە باداینێنەوە ئۆمێگا چەندە دوو پای لەسەر 3600 چونکە ئۆمێگا ئەوەندەیە داوێتی ئەوەتە بۆ خۆ دێ بزانێ ئەفو هەرگوتی میلی دەقەژمێر دوو پای لەسەر 3600 دوو پای دەلتا تێتا دەکاتە چی دەلتا تێتا چوارە
لەسەر دەلتاتێکە نەزانراوە ئاگادار بە بۆ خۆ دەزانی دوولا دنیایان دەکەی دەلتاتی دەکاتە ئەوەی لەگەڵ دەلتاتیە دەڕواتە ژێرێ کاتە دووپای دەڕواتە ژێرەی ئەو کەیدی هەردووکی بۆ سەرێ کاتە چوار جارانی 3600 کەوت جاران کرد دابەشی دوو پایت کرد ئەنجامەکە دەکاتە 2293 چرکە ئەو وەڵامی ڕاستە پرسیارێکی جوانەوە خراپ نییە کام لەمانەی خوارەوە ڕاستە بۆ ئەیوبی ئەو پرسیارێکی وزاری جوانە ئاگادار بە باسی دوو خاڵی کردووە لە تەنی خولاوە بیکە قانون لە هەموو تەنێکی خولاوە گۆشە خێرایی هەموو خاڵەکان چۆنن یەکسانن بەڵام لێکەوتە خێرایان یەکسانی ئاگادار بە ئێستا لێکەوتە خێرایی ئەی لەگەڵ بی لێکەوتە خێرایان جیاوازە باشە لێکەوتە خێرایی کامەی زیاترا کامەیان لێکەوتە خێرایەکەی دوورتر بوو لە چەق یعنی خاڵەکە دوورتر بوو لە چەق لێکەوتە خێرایی زیاترا ئێستاوە ئەیوB ناو لێناوە دەڵێن ئەیوB گۆشە خێرایەکەیان یەکسانە ئەدی بۆ VTA لەگەڵ VTB کاکە VTAUB VTAەکە گەورەترە لە VTB ئاگادار بە VTA گەورەترە لە VTB کەواتە بزانین کامەی تێدایە ئەی بەڵام ئەی ئاگادار بە ئەیەکە بەشکم هەمووی تێدا هەموو ئەمانەی تێدا بێ ئەی وەڵامی ڕاستە بزانین بۆ ئەوە غەڵەتە چونکە لە بەرەوەی ئۆمێگان وەکو یەکە گەورەتر نیە هیچیان VTB گەورەترە لە VTA غەڵەتە ها VTA گەورەترە لە VTB ئەگەریشیە ئاوات بۆ بکە ها بۆ نمونە چت بڵێ ئەی ئۆمێگا ئەی یەکسانە بە ئۆمێگا B ئۆمێگا بۆ نمونە VTA گەورەترە لە VTB C ئۆمێگا ئەی گەورەترە لە ئۆمێگا B D ئەی کۆ B وەڵامی ڕاست دەکاتە تەماشاکە گوتمان ئۆمێگا ئەی یەکسانە بە ئۆمێگا B بەڵام جارێ هەڵی مەبژێرە VTA گەورەترە لە VTB بەڵێ لەبەرەوەی لە چەق دوورتەیەەکە کەواتە VTەکەی گەورەترە کاتەوەش وەڵامی ڕاستە وەڵامی ڕاست ئەیوبیە کەواتە یەکسەر دەبێتە ئەی کۆبی ئاگاداری ئەو پرسیارێ بە ئەگەر ئەو های لێ کرد بەس لێرەدا VTA گەورەترە لە VTB تێیدا نییە VTA گەورەتر بێ لە VTB تێیدا نیە کاتە ئەوە دەبێتە وەڵامی ڕاست پرسیارێکی جوانی وەزاریش بۆش خراپ نەبوو جەماعەت پرسیارێکمان هەیە لە بۆ بەشی دوو پرسیار هەیە دوو پرسیار لە بەشی یەکەم کە نەهاتوتەوە بەڕاستی با پێ بڵام ئەو پرسیارانێ کە نەهاتوتەوە گرنگن یەکێک لە پرسیارەکانی بەشی یەکەم کە نەهاتوتەوە پرسیاری 36 پرسیاری دووەمی پێداچنەوەی بەندی یەکی سەیە ئەوی دەڵێ کام لەمانەی خوارەوە جوڵەی بە سوور پەیدا دەکات بۆ پاسکیل سوارێک کاتێک لەسەر ڕێڕەوێکی بازنەی دەسوڕێتەوە ئەتۆش دەڵێ بۆ نمونە هێزی لێخشان لە نێوان کەسەکە و کوشتنەکە یعنی زینەکەی پێدەڵێن یان هێزی کاردانەوەی کوشتنەکە زینەکە بۆ سەر کەسەکە و بۆ نمونە ئەو هێزەی کەوا قاچی پەیدانەکەی پێگرتووە ئەوانە گرنگەوەی هەموو ئەمانەی پێشتر وەڵامی ڕاست دەبێت و پرسیارێکی دیش 36 کە بەڕاستی نەهاتوتەوە بەڕاستی پرسیاری 36 جەماعەت ئەوە دەبێ بێتەوە ئەو ساڵیش نەبێ بۆ ساڵانی دابێ دەبێ بێتەوە چونکە پرسیارێکی جوان و ناتوتەوە باسی لولە دێکە هێزی هاکوڕکەی لێخشاندنی دەوێت زۆر میهمە ئاگاداری بە پرسیاری 36 ئەو پرسیارانە گرنگی پێ بدە کە ناتونەوە لە وەزاری یەڵە با حەلیکەین هەر کاتێک کەسێک لە ناو لولەکەی خولایەوە قوتابیانی بەڕێز UAC دەکاتە FG لەسەر FEC ئاگادار بە لە شاری یاریدا لولەکێکی گەورە نیوە تیرەواتە چی ئار بە گۆشە خێراییە کە بڕەکەی ئۆمێگایە دەخولێتەوە وەک لە وێنەکەدا دیارە وێنەکەشی داوە یاریزانەکە بە دیواری ناوەوەی لولەکەکە وەستاوە بێ ئەوەی بربنکەکەی بکەوێت کەمترین نرخی هاوکۆڕی لێخشاندن واتە US چەندە قوتابیانی بەڕێز پێم گوتی هەر کاتێک گوتی US چەندە لە لولەک بەس لولەک US دەکاتە FG لەسەر FEC FGش هەمووتان لە من باشتر دەزان دەکاتە MG بەڵام FEC بەپی دراوە داوکراوکەی ها سیا و کێشەی هەیە لەبەرەوەی ئۆمێگای داوە کاتە دەبێتە MR ئۆمێگا دووجا ئەوە لەگەڵ ئەوەی کورد دەبێتەوە دەبێتە G لەسەر R ئۆمێگا کەواتە لێرە US دەکاتە Gەکەمان چەندە 9.81 ئارەکەمان چەندە قوتابیان ئارەکە 3 جاران ئۆمێگا چەندە 5 بەڵام 5ەکە ئاگاداری بە 5ەکە دووجایە تەلەبە زۆر دووجای لەبیر دەکات لەبیر نەکەی ها دەکاتە 0.13 بەبێ یەکە
ئاگاداری ئەو پرسیاری 36 بە نەوەکو شەممەی بێتەوە ئاگادار بە ئاگاداری بە ئەو جارش ئاگاداری بن ئەوانە میهی من کاکە ئەو بەشی یەکەم بۆ قوتابیانی بەڕێز لە بەشی یەکەمدا هەر ئەوەندە پرسیارەمان شیکار کرد ئینجا دێنە سەر بەشی چەندەم دێنە سەر بەشی دووەم کۆمەڵێک پرسیاری دیکە شیکار دەکەین چونکە زۆربەی بابەتەکانمان تێدا کۆکردبووکەوە هەوڵماندا بوو لە بەشی یەکەم لە بەشی دووەمیش بە هەمان شێوە هێندێک پرسیاری باشمان ئامادە کردووە هەر ئەسی لە وزارەکان تەبعاان ڤیددیوەکانی دیکەمان هەیە ئاگادار بە هەر لە تەلەڤیزیۆنی پەروەردەی دەتوانن بۆ خۆتان سەردانی تەلەڤیزیۆنی پەروەردەی بکەن ڤیددیوەکانمان لێداتەوە پرسیاری یەکەم دەڵێ ئەو هێندە بە خولێت چێک کە بەرامبەر بارستاییە جەماعەت بەرامبەر بارستایی زەبری بار نەگۆڕینە زۆر جار دەڵێت بەرامبەر بارستایی چمانەیە ئەو چەندین ساڵە وەزارەتەوە دەڵێ زەبری بار نەگۆڕین بەرامبەر هێز چمان هەیە زەبرمان هەیە بەرامبەر تەوژم چمان هەیە گۆشە تەوژممان هەیە ئەو سێ زۆر هاتونەوە بەرامبەر بارستایی زەبری بار نەگۆڕین بەرامبەر هێز زەبر بەرامبەر تەوژمی بەهێڵ گۆشە تەوژم ئاگاداری بەرامبەری بە ئەگەر دوو خولۆکە هەمان زەبریان بخرێتە سەر و هەمان نیوەتیرەیان هەبێت و بە هەمان گۆشە خێرایی نەخولێنەوە ئەوە جەماعەت جوڵە وزەی بە خولیان جیاوازە واتە سی بۆ جوڵە وزەی بە خولیان جیاوازە چونکە جوڵە وزەی بە خول دەکاتە یەک لە سەر و ئای ئۆمێگا دووجا پرسیارەکە دەڵێت هەمان گۆشە خێرایی نەخولێنەوە واتە ئەوەیان جیاواز بێت ئەگەر ئەوە جیاواز بێت ئەوەشیان جیاواز دەبێت کاتە جوڵە وزەی بە خولیشان جیاواز دەبێت ئاگاداری ئەو پرسیارەی بە ئەو پرسیاری پێداچوو ئایا هەڵسەنگاندنی بەش بوو کیلۆگرام دۆت مەتر دووجا لەسەر چرکە یەکەی چییە یەکەی گۆشە تەوژمە حتمەن کیلۆگرام دۆت مەتر دووجا یەکەی چییە یەکەی گۆشە تەوژمە کاکە بیکە قانون کیلۆگرام دۆت مەتر دووجا یەکەی زەبری بار نەگۆڕینە ئەوە یەکەی چییە یەکەی زەبری بار نەگۆڕینە ئاگادار بە کیلۆگرام دۆت مەتر دووجا یەکەی زەبری بار نەگۆڕینە ئەگەر دابش چرکە بوو دەبێتە یەکەی گۆشە تەوژم ئەگەر دابش چرکە دووجا بوو دەبێتە یەکەی زەبر ئاگادار بە ها ئەوە دەبێت یەکەی زەبر ئاگادار بە چونکە زەبر دەکاتە MGD ساینی گۆشە ها AFD یان MGD ساینی گۆشە ئێمەکە بە چ دەپێورێت کیلۆگرام جێکە بە چ دەپێورێت مەترێک یەک مەتر لەسەر چرکە دووجا باش ئەدیدی بە چ دەپێورێ مەتر جارا مەتر دووجا کیلۆگرام دۆت مەتر بەتەنێ زەبری بار نەگۆڕین دابەش یەک چرکە گۆشە تەوژم دابەش چرکە دووجا زەبر هەرسێکیشی هاتوتەوە هەرسێکی هاتوتەوە ئاگاداری بە گویەکی سەخت دەست بە خولۆربوونەوەیەکی بێخلیسکان دەکات لەسەر لێژیەک تەنها جوڵەی وزەی بەخولیە نەخێر کاکە جوڵە وزەی بەخولیە بەس بتەنها نا چونکە لەسەر ڕوویەکی لێش ئەگەر گۆیەک خولۆر دەبێتەوە ئاوا دێتە خوار جێگەکەی خۆشی دەگۆڕێت کە جێگەکەی خۆی گۆڕی وایە دەخولێتەوە جوڵە وزەی بەخولی هەیە بەڵام جێگەکەی خۆشی دەگۆڕێت کاتە جوڵە وزەی جێگۆڕشی هەیە ئاگادار بە جوڵە وزەی بەهێڵیشی هەیە چونکە لە شوێنێک بۆ شوێنێکی دیدێتە ئێرە کاکە ئەوە جێگەکەی گۆڕی کەواتە بەهێڵیشی هەیە کەواتە تەنها جوڵە وزەی بەهێڵی هەیە غەڵەتە چونکە وایە بەهێڵی هەیە بەڵام بەخولیشی هەیە جوڵە وزەی بەخول و جوڵە وزەی بەهێڵی هەیە کاکە پرسی ڕاستە خراپ نێو پرسیارە جوانە بەڵام ئەگەر گوتی گۆیەکی سەخت لەسەر ڕوویەکی لێش دەخلیسکێت جانجێلەوەی بگرەوە مهمە ئەگەر گوتی گۆیەکی سەخت لەسەر ڕوویەکی لێش ئەگەر گوتی دەخلیسکێ ئاگادار بە دەزین دەخلیسکیانی چی با پێ بڵم دەخلیسکێ ئەگەر گوتی دەخلیسکێ واتە ناخولێتەوە واتە ئەوها ڕاست دەخلیسکە ها ئەو خلیسکانە ئەو خولانەوەی ها ئاوا دەخولێتەوە نازام دەیبینی ئەنا قەڵەمەکەی دەخولێنەوە دەخولانەوە بەس خلیسکان ئاوایە ئەگەر گوتی دەخلیسکێ تەنها جوڵە وزەی جێگۆڕی دەبێت ئاگاداری بە تەنها جوڵە وزەی بەخولی دەبێت عەفوان تەنها جوڵە وزەی بەهێڵی دەبێت هێڵ بەهێڵ واتە بەس جێگەکەی خۆی دەگۆڕێت ئاگادار بە ناخولێتەوە ئەگەر خلیسکە ها بەس لێرە دەڵە خلۆر دەبێتەوە دەخولێتەوە کاتە بەخولیشی دەبێ و بەهێڵیشی دەبێت ئەو خاڵەیە کە دەکرێت هەموو بارستایی تەنەکەی تێدا کۆ بکرێتەوە ئەوە حتمما چەقی بارستاییە چونکە تەنها چەقی بارستایە دەتوانرێت هەموو بارستایەکەی تێدا کۆ بکرێتەوە لە کاتی لێکۆڵینەوەش لە جوڵەی چدا جێگۆڕدا
نەچی بارستایی هەڵبژێری کوڕ لێر غەڵەتە و چەقی بارستایە. ئەگەر هێزەکەی بڕێکەی ئەگەر هێزێکمان هەیە تەماشا بکە بزانین چۆن دەبێت هێزەکە ئەگەر هێزێک بڕەکەی دەنویتن بێت F واتە دەنویتن بێت بەستونی کار بکاتە ئەگەر بەستونی کار بکاتە سەرتەنێک لە دووری 1 متر دووری واتە چی واتە ئاردی فەرقی نیە ئاگادار بە ئاردی یەک شتە لە تەوەرەی خولانەوەکەوی تەنەکە بە دەوری تەوەرەکەیدا بخولێتەوە ئەو بڕی زەبرەکە چەندەواتە زەبری دەوێت کاکە ئاگادار بە ئێستا و پرسیاری وەزاریە نەچی بڵێ ئاسان نایەنەوە کوڕە وەڵڵا کاکە زۆربەی ئاسان دێتەوە ئینشاءالله زۆربەی ئاسان دێتەوە بەس 3-4 پرسیار بۆ تەلەبەی زیرەکە ئەویشان هەر ناومەنهەجە و هەر ناو کتابە زەبر دەکاتە AFD AFەکەمان چەندە دەیە جارانی دیەکەمان چەندە کاکە دیەکەمان یەکە دەجاران چەندەکە هەردە دەکە دە نیوتن دۆچی متر دە نیوتن دۆت متر ئەوە دە نیوتن دۆت متر بەڕاستی و بێمانایە چونکە ئەوە دەڵێ 11 دەڵێ هەموو ئەمانەی پێش و هەڵن نانایە سەر ژمارە قەت هەموو هەڵی زەحمەت بێتەوە ئیلا ئەوە دەکاتە دە جارانێک دەکاتە دە نیوتن دۆت متر زەبر دووری ستونیا لە نێوان تەوەرەی خولانەوە حتمما ئەو باسکی خولانەوەیە ئەبزان باش دەزانەوانە مشکلەتان نییە ئەو باسکی خولانەوەیە کۆ باسکی خولانەوە باش بۆ ئەوەی تەنێک هاوسەنگ بێت هاوسەنگبوونێکی بەخول و هاوسەنگبوونێکی جێگۆر بە جوان تەماشا بکە ها نوێک بڵێ هیچیانی نەبێت دەڵێ بۆ ئەوەی تەنێک هاوسەنگ بێت بەخول و جێگۆر تەنها بەرەنجامی هێزەکان لەسەر تەنەکە سفر بێن نەخێر چونکەوە تەنها هاوسەنگی جێگۆڕە چونکە دەڵێ هەردووکی بێت تەنها بەرەنجامی زەبرەکان لەسەر تەنەکە بکاتە سفر غەڵەتە چونکە ئەوە تەنها هاوسەنگی بەخولە ئاگادار بە ئەوە تەنها هاوسەنگی بەخولە واسی دەڵێ بەرەنجامی هێزەکان لەسەر تەنەکە سفر بێت و هەروەها بەرەنجامی زەبرەکان لەسەر تەنەکە سفر بێت ئەوە دەبێتە وەڵامی ڕاست ئاگادار بە ئەوە دەبێتە وەڵامی ڕاست کەواتە ئەوە مهمە گۆشە تاودانی هەبێت نەخێر گۆشت تاودان سفرە ئەگەر مەرجەکان جێبەجێ ببن زەبری بارنەگۆڕین بۆ گۆیەکی پتە دەکاتە چی تەماشا بکە ئاگاداری چاتۆ زەبری بارنەگۆڕین یای زەبری وەزاری زەبری بارنەگۆڕین زۆر مهمە ئاگادار بە زەبری بارنەگۆڕین بۆ گۆیەکی پتە و بە دەوری تیرەکەیدا دەکاتە 2/5 MR2 جاوە سمۆڵ بێیان کەپیتال بێ کێشە نابێ ها باشە ئەگەر تەنێک زەبری بارنەگۆڕینەکەی زەبری بارنەگۆڕین هەمومان دەزانین واتە چی واتە ئای و بە گۆشە خێرایی واتە ئۆمێگا گۆشە خێرای ئۆمێگا بە دەوری تەوەرەیەکیدا بخولێتەوە ئەوە جوڵە وزەی بەخولەکەی چەندە جوڵە وزەی بەخول چەندە ئاگادار بە جوڵە وزەی بەخول ئاگادار بە دەکاتە 1/2 ئای ئۆمێگا دووجا باشە 1/2 ئای ئۆمێگا دووجا تەلە بە دووجاکەی نانووسی تەلە بە 1/2 نانووسی تەلە بە لەگەڵ گۆشتە و ژمی تێکەڵ دەکات دەڵێ ئای ئۆمێگا کاکەشتی وامەکە ئەوە ئای ئۆمێگا یاسای گۆشتە وژمە ئەوە یاسای جوڵەوزەی بەخولە تاو جوڵەوزەی بەخولی دەوێت و یەکسانە بە 1/2 ینی 0.5 جارانی ئایەکەشی داوە 20 لەوانەیە ئای نەدا ئێم و ئار و شێوەی تەمدا ئۆمێگایەکەشی داوە ئۆمێگایەکە سەیە بەڵام سەیەکە چییە دووجایە ئەنجامەکە دەکاتە نیوەی 20 دەکات دەجاران 90 دەکات 90 جوڵ 90 جوڵ ئەو وەڵامی ڕاستە بەڵام ئەدێگەر داوای ئۆمێگای کرد تەماشا بکە پرسیارێک هات بووە ساڵێک داوای ئۆمێگای دەکرد ئەگەر داوای ئۆمێگای کرد بە ها ئۆمێگا دەکاتە چی تەماشا دوو لە دنیاانەکەی دەکاتە ڕەگی چونکە نەزانرا و تواندویە 1/2 بڕاتەوە دی دەبێتە 2 جوڵە وزەی بەخول لەسەر باش جاران ئایەکە بڕاتەوە دوی دەبێتە دابش ئای اینجا ژمارەکان جوڵە وزەی بەخولیدا بوو زەبری بارنەگۆڕینیدا بوو دایدەنێەوە دەردەچی ئاگاداری ئەو پرسیارانە بە یاڵا پرسیارێکی دی بزانین یازدە چ دەڵێت جەنابی یازدە تەنها یەکێک لەم پەیوەندیانەی خوارەوە ڕاستە بۆ ژمارکردنی جوڵە وزەی بەخود جوڵە وزەی بەخول ئێستا پرسیارەکەم هەڵ کرد 1/2 ئای ئۆمێگای دووجا 1/2 ئای ئۆمێگا دووجا 1/2 ئای ئۆمێگا دووجا 1/2 ئای ئۆمێگا دووجا کەواتە وەڵامی ڕاست دەبێتە بی پرسیارێکی دیمان هەیە دەڵێت ها گۆشتە وژمی دێ ئەو جارێ تەماشا بکە ئەگەر تەنێک زەبری بارنەگۆڕینەکەی واتە ئای تەماشەکە قوتابیانی بەڕستە لە بەیە تەماشا پرسیاری دەکە عقلی ناگری دەڵە وەڵا نایزانم لە من کاکە ئەتو درا و داوکراوی بنووسەوە
بە جوانی یاسا دێتە پێشچوی خۆت فەرمەوە ئای دەکاتە 10 کیلوگرام دۆت مەتر دوجا گۆشە خێرایی واتە چی ئۆمێگا بە دەوری تەوەرەیەکدا دەخولێتەوە ئا گۆشتە وژمەکەی چەندە گۆشتە وژماتە چی ئێڵ یاڵە فەرمووی دۆزینەوە ئێڵ دەکاتە ئای جاران ئۆمێگا یاڵە بەس دانێەوە دەڵێ ئێڵ چەندە تخواەوە چەند ئاسان و خۆشە ئەو وەزاریە ئاگادار بە دا ئەوە دەیە جارانی ئەوە چەندە چوار دە جاران چوار چەند دەکات سل کیلۆگرام دۆت مەتر دووجا